إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. برایانی بەڕێز و خۆشەویستم، لە دەرسی دووهەمی زنجیرەی باشترین سەرمەشق باسی صفەتێکی تری ڕەسوول الله ئەکەین صلی الله عليه وسلم، کە ئەویش صفەتی ڕاستگۆییە، ڕەوشتی ڕاستگۆیی. ئەو کەسەی کە ئەبێ بە سەرمەشق، ئەبێ بە پێغەمبەری خوا کە من و تۆ شوێنیەکەوین، هەر فەرمایشتێک بفەرمێ یەکسەر دەقاودەق وەریەگری و بێ یەک و دوو، طبعا ئەبێ ڕاستگۆ بێ. ئەگەر لە ژیانە یەک درۆی لێ بنرابێ، بە هیچ شێوازێک شایستەی ئەو پلە و مەقامە نییە، یەک درۆ. لەبەر ئەوە ڕەسوول الله صلی الله عليه وسلم ڕاستگۆترین کەس بووە، وەکو چۆن پێغەمبەران کەسانی ڕاستگۆ بوون. خوای تعالی لە قورئانی پیرۆزە وەسفی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم ئەفەرمێ: وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. طبعا لە سورەتی نەجم ئاەتی 3 و 4 خوای تعالی فەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم: ما ينطق عن الهوى، هەرگیز کاتێک قسە ئەکا، کاتێ شتێک ئەفەرمێ لە هەوا و ئارەزووی خۆیەوە نییە. مرۆڤەکانی تر لەوانەیە ڕاستگۆترین کەسیان، لەوانەیە باشترین کەسیان، هەندێ جار هەیە ئارەزۆکانی زاڵ ببێ بەسەر قسەکانیە. چی کەسێک هەیە، چەند پیاوێکی باش، چەند لەناو خەڵکا مەعروفە، بەڵام احتیمال هەیە ئارەزۆکانی زاڵ ببێ بەسەر قسەکانیە. جاروا هەیە، جاریوا هەیە ئارەزووی عەشرەتبازی، کابرا چەندێ پیاوە باشە، بەڵام عەشرەتەکەی خۆی ئەدا بەسەر خەڵکی ترە. جاریوا هەیە قەوم و خوێشکردن، براکانی، باوکی، ئامۆزاکانی ئەمانەدا بەسەر خەڵکی ترە. جاریوا هەیە نەتەوەکەی ئەدا بەسەر نەتەوەکانی ترە. کابرا چەندێ پیاوە باشە، سەیرەکەی باس کە گەیە مەسائیلی کوردایەتی و قەومایەتی و ئەمانە سەیرەکەی بۆ خۆی یێواش یێواش لە قسەکانیە دیارە. زۆر کەسێ وایە، بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم هەرگیز بەشایەتی خوای تعالی هەرگیز ما ينطق عن الهوى، ما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. بەشایەتی خوا ئەوەی لە دەم پێغەمبەر دەرەچێ وحیەکی ئیلاهیە، بەشایەتی خوای تعالی. بۆیە ئەبێ زۆر زۆر تەئکید بین لە صفەتی ڕاستگۆیی پێغەمبەر صلی الله عليه وسلم. هەروەها خوای تعالی لە قورئانی پیرۆزە لە سورەتی نیساء ئاەتی 170 ئەفەرمێ: یا ئەیها الناس، خەڵکینە، ئەی خەڵکینە، قد جاءكم الرسول بالحق، قد جاءكم الرسول بالحق من ربكم. يعني پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە بۆ لای ئێوە هاتووە بە حەق و ڕاستی هاتووە، و حەق و ڕاستیشی هێناوە، بۆیە بەگوێی بکەن و گوێڕایەڵی ببن و شوێنی بکەون، ڕێگای بەختەوەری و خۆشبەختی دنیا و قیامەتتان لەوەیە کە شوێنی ڕێبازی ئەو بکەون. هەر لەبەرەوە لە چەندین شوێنی تری قورئانە خوای تعالی جەخت لەسەرەوە ئەکاتەوە کە ڕێبازی پێغەمبەر باشترین ڕێبازە، چونکە ڕاستترین کەس هێناوێتی و ڕاستگۆترین کەس جێبەجێی کردووە. وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله. كوابو إن إذا اتبعتم سبيل الرسول لا يفرقكم
بەڵام إذا اتبعتم سبيل غيره فإنه يفرقكم. جا لەبەرەوە ئەبێ ئاگامان لێی بێ کە ڕێبازی پێغەمبەر صلى الله عليه وسلم باشترین ڕێبازە و خۆشی ڕازگۆترین کەسە. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم کاتی هاتە مەدینە یەکێ لە گەورەکانی جوولەکە لە زانایانی جوولەکە، طبعا جوولەکە 400 ساڵ پێشی پێغەمبەر صلى الله عليه وسلم هاتوبوون لە مەدینە نیشتەجێ بووبوون چەند عەشرەتێکیان بەهۆی ئەوەوە کە یعنی بەنیەتی ئەوەوە کە لە تەوراتە هاتووە ئەو پێغەمبەرە ئاخر زمانەی کە دەرئەچێ دێ بۆ مەدینە، یعنی لە مەدینە ئەبێ بە نیشانەکانی، بۆیە ئەوانیش هاتوبوون بۆ مەدینە نیشتەجێ بووبوون تاوەکو لە ئەوان بێ، بەڵام قەدەر خوا دەوا دەرچوو لە ئەوان نەبوو. عەبدوڵڵای کوڕی سەلام یەکێک بوو لە زاناترین زاناکانی جوولەکە، کاتێک هاتە مەدینە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هات بۆ لای، بزانم ئەمە کێ ئیدعای پێغەمبەرایەتێکە، خۆی ئەفەرمێ بە ناوچاوانیا، هەر بە ناوچاوانیا بۆم دەرکەوت کە ئەم پیاوە درۆزن نییە، هەر بە سیماتیا بە دەمچاو و لە شولار و بە گفتەکانیا بۆم دەرکەوت کە ئەم کابرایە درۆزن نییە و پاش چەند پرسیارێک بۆم دەرکەوت کە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. بۆیە عەبدوڵڵای کوڕی سەلام ئیمانی پێهێنا و بوو بە سەحابەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. لەگەڵ ئەوەیشا کە خۆتان ئاگادارن جوولەکە بەعام شوێنی غەیری خۆیان ناکەون و ئیمان بە غەیری خۆیان ناهێنن. دوێنێ عەرزم کردن وتم ئینسان ئەگەر بتانەوێت بزانن چۆن پیاوێکە ئەتوانن پرسیار لە کەس، یعنی ئەو پرسیارە لە هاوسەرەکەی بکەی، لە هاوژینەکەی بکەی، لەو کەسە بکەی کە لەگەڵی ئاژێ، بۆ ناسینی هەر کەسێ لە هەر سیفەتێک لە هەر کەسێکە هەبێ بۆی بزانی چی سیفەتێکی تایە، باشترین کەسێ شایەتی وەربگیرێ خێزانەکەیەتی، هاوژینەکەیەتی. طبعا ئەمە بۆ ژن و بۆ پیاو. خەدیجەی خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ماوەی 15 ساڵێ لەگەڵ پێغەمبەرە ئەژێ پێشەوەی ببێ بە پێغەمبەر. لە 25 ساڵان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خواستێتی، لە 40 ساڵان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وحی بۆ دائەبەزێ. کاتێ وحی بۆ دائەبەزێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئەشکەوتی حیرایە ئەو کاتە یەکەم جار و ناشزانێ ئەمە وحیە و ئەمە پێغەمبەرایەتیە، بۆیە بە دڵە ڕاوکەیەکی زۆرەوە دێتەوە بۆ ماڵ، دێتەوە ئەلەرزێ گیانی هەمووی و ئەڵێت بە خێزانەکەی ئەڵێ بن پێچنەوە، زەممیلونی ئەلۆوە خوای تەعالا فەرمێ یا ئەیوهە المزەممیل لە قورئانە سوورەتی مزەممیل لەسەرەوە دابەزیەوە، ئەفەرمێن بن پێچنەوە تا تۆزێ وەزعی ئاسایی ئەبێتەوە. خەدیجە پرسیاری لێەکا ئەفەرمێت چی بوو ئامۆزا، چی ڕووی داوە؟ ئەویش بۆی ئەگێڕێتەوە کە حاڵەتی وحی و جبریل عليه السلام، طبعا ئەم نازانێت جبریلە چۆن هاتووە و چۆن وشاردوێتی و حاڵەتەکەی بۆ ئەگێڕێتەوە. ئەڵێ واللهی خەدیجە زۆر لە خۆم ترسا، لقد خشيت على نفسي، يعني لو دشت شولو لنا أو شاخو لأشكوتيكاو، يعني براسي لخوم ترسام. جاء خديجة أفرمي كلا أبشر، أفرمي نخير أي محمد مجدبه، فوالله لا يخزيك الله أبدا، تو كسيك نيد خواسر شورتك هرجيز قد خوي تعالى توسر شور ناكاد، فوالله إنك لتصل الرحم، تو كسيكي صلي خزماتي بجئهني، وتصدق الحديث، تو كسيكي قساكي قسكانت الراس قويانية دروناكي تو سيرك، يعني كسيك كأم صفاتاني تابي خواسر شوري ناكا صلي خزماتي وبيوندي خزماتي بجئهني رازقوي لقسكانتا، وتحمل الكلة وتكسب المعدومة وتقري الضيف وتعين على نوائب الحق، تشاود لها جارانا
های بەدەمیانەوە یارمەتی لێ قەوماوەکان ئەدەی و زۆر ڕێز لە میوان ئەگری کەسێکیش ئەم سیفاتانەی تیابێ قەت خوای تەعالا سەرشۆڕی ناکات. کابرایەکی ئینگلیزی هەیە، مستەشرقێکی ئینگلیزیە، ناوی هیگ ویلسە. ئەم پیاوە ئەڵێ لە بەرزترین بەڵگەکان لەسەر ڕاستێتی موحەممەد ئەوەیە کە کەسەکانی و نزیکترین کەسەکانی ئیمانیان پێهێناوە. ئەوانەی کە نهێنیەکان ێزانن یەکەم کەس ئیمانیان پێهێناوە، ئەوانەی کە شاراوایەکانی ئەزانن یەکەم کەس ئیمانیان پێهێناوە، ئەگەر گومانیان هەبوایە هیچ نەبووە ماوەیەک دوا ئەکەوتن. یەکەم کەس کە ئیمانی پێهێناوە خەدیجە، یعنی خێزانەکەی یەکەم کەس کە ئیمانی پێهێنا. نزیکترین هاوڕێی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەر لە پێغەمبەرایەتی ئەبوو بەکر بوو، هەر باسی بۆ کرد یەکسەر ئیمانی پێهێنا، یەک و دووی تیان نەکرد. علی کە لە ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم گەورە بووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی کرد یەکسەر ئیمانی هێنا، چونکە هەمویان باوەڕیان بە ڕاستگۆیی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم. وە کەسوکارەکەشی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەر لە پێغەمبەرایەتی خەڵکی مەکە گەورەکانیان طبعا لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەنق نەبووە، بەنق کە تۆ پارە و ماڵی تێبخەی. خەڵک ئەگەر پارەی بوایە ئەمانەتێکی بوایە خستە لای زەلامێکی ڕاستگۆی ئەمین دەستپاک. زۆرینەی خەڵکی مەکە پارە و پولەکانیان لە ماڵی پێغەمبەرا دانابوو، یعنی ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەنق بوو، بەنق. پاشان کە بوو بە پێغەمبەر یەک نەفەر لەوانەی کە حتا سەر ئێسقان دژایەتیان کرد، ئەبوو جەهل، ئەبوو لەهەبی مامەی، ئەبوو سوفیان، هەموو ئەوانە کە 13 ساڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەدینە لە مەکەیە ما بۆ بەر لە ئەوەی هیجرەت بکا بۆ مەدینە، یەک نەفەر لەوانە نەڕۆیشت پارەکەی بێنێتەوە بڵێ کاکە من دژایەتیەکەم با پارە و پولەکە بێرم و ماڵی خۆم، نەوەک تووڕە بێ و بیوا بۆ خۆی. ئەیان زانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستپاکە و ڕاستگۆیە. کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆچی کرد، ئیمامی عەلی لە جێگەی خۆی جێڵا، عولەمایان ئەڵێن بۆیە یعنی ئیمامی عەلی جێڵا تاوەکو ئیمامی عەلی هینەکان باتەوە، ئەمانەتی ئەوانە باتەوە کە ئەمانەتەکەیان لای پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم. تۆ سیر کە یعنی وە کاتێک کە یەکەم جار ئیسلامەتی پێیان ڕاگەیان چووە سەر بەرزاییەک لە مەککە کە پێی ئەوەترێ سەفا. طبعا ئێستا کێوی سەفا بەهۆی بینایە و ئەمانەوە دیار نەما، کەوتۆتە ناو بینایەکان. بەس کاتێک کە سەفا و مەروە ئەکەی لە کاتی سەفا و مەروایە دیارە سەر لووتکەی سەفا، ئەگەر لە قاتی سێەم بیکەی دیارە سەر لووتکەکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چووە سەر ئەو لووتکەیە، ئەو تەپۆڵکەیە، و بانگی کرد لە هەموو عەشرەتەکانی تیرە و عەشرەتەکانی قوڕەیش بانگی کردن و خزمەکانی خۆشی فەرمووی وەرن ئیشم پێتانە. ئیتر ئەوانیش ڕۆیشتن، ئەوەی توانای بێ بڕوا ڕۆیشت، ئەوەشی توانای نەبەیەکێکی ئەنارد، ئەوی بڕۆ بزان محەممەد چی ئەوێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆبان تەپۆڵکەکە ڕاوەستا بوو، ئەوان هەمووی لە خوارەوە بوون. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەدەنگی بەرز فەرمووی خەڵکینە ئەگەر من ئێستا پێتان بڵێم لە پشتی منۆ لە ناو دۆڵەکەی پشتم جێشێک سوپایەک دوژمن خۆی ئامادە کردووە بۆ ئەوەی بێت با بەسەری مەکەیە، ئێوە باوەڕم پێەکەن؟ وتیان چۆن باوەڕت پێ ناکەین؟ ئێمە تا ئەم دەقەیە لە ڕاستی زیاتر درۆمان لە تۆ نەبیستووە. سبحان الله، 40 ساڵ آخر ئینسان لە گەنجێتی ئەگەر درۆیە بکایکا لە کاتێکا کە تەمەنی مناڵە، بەس کە تەمەنی لە 40 تێپەڕی کرد بۆ سەرەوە تازە درۆ چۆنەکە؟ ئەو تا 40 ساڵان درۆی نەکردووە، ئێستا درۆ چۆنەکە؟ وتیان ئێمە تا ئێستا درۆمان لە تۆ نەبینیوە. جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەوان ئەو شایەتیاندا ئەمجا فەرمووی واللهی پێتان ئەڵێم کە و پێتان ڕاگەێنم کە من خوای تەعالا کردومی بە پێغەمبەر و فریای خۆتان بکەون، خۆتان لە ئاگری جەهەنم ڕزگار بکەن. ئەمجا فەرمووی فڵانە کەس خۆت ڕزگار بکە، فڵانە عەشرەت خۆت ڕزگار بکە، من هیچ فریاتان ناکەوم. هەتا لە ئەخیرا فەرمووی فاتیمەی کچم
خۆت ڕزگار بکەم من فریات ناکەوە. لە کاتی سوڵحی حودەیبیە، کاتێ سوڵحی حودەیبیە کرا، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نامەی نارد بۆ پاشاکانی دنیا، بانگی ئەکردن بۆ ئیسلام. یەکێ لەو پاشایانەیش کە پێغەمبەر صلی الله علیه وسلم نامەی بۆ نارد هیرەقل بوو، پاشای ڕۆم، پاشای ئەوروپا. کاتێ نامەکە گەیشتە دەستی هیرەقل، خوێندیەوەی بە دەست و دایرەکەی وتی کەسێک پرسیارکەن لە ناو شارە، بزانم کەس لە خەڵکی ئەو وڵاتە هاتووە بۆ تجارەت و ئەوانە، کەسێکم بۆ بێنن. ئەوانیش پرسیاریان کرد ئەبوو سوفیان کە هێشتا دژایەتی پێغەمبەرێ کرد صلی الله علیه وسلم، دژمنی پێغەمبەر بوو، لەگەڵ کۆمەڵێک لە عەرەبی قوڕەیش بانگی کردن پاشای ڕۆم، وتی وەرن پرسیاری لێکردن، یەک پرسیار، دوو پرسیار، سێ پرسیار لەبارەی پێغەمبەر صلی الله علیه وسلم، چۆن زەلامێکە مەسەلەن قەت تا ئێستا درۆتان لێ بینیوە، قەت تا ئێستا خیانەتتان لێ بینیوە لە ئەمانەت، ئەم کابرایە باو باپیرانی هیچ کەسێکیان پاشا بوون. ئیتر بڕە پرسیاری لێکردن لە صحیحی بوخاریە هاتووە، چیرۆکەکە بە درێژی هاتووە، ئەبوو سوفیان خۆی ئەیگەڕێتەوە، ئەڵێ حەزم ئەکرد لە ناو قسەکانمان درۆ بکەم بۆ ئەوەی پاشای ڕۆم معجب نەبێ بە محەممەد، حەزم ئەکرد درۆ بکەم، بەس ئەترسیام درۆ بکەم ئەوانەی پشتم بێژن وەڵاوە درۆی کرد، چونکە پێی وتی من پرسیار لەم ئەکەم، ئێوە ئەگەر درۆیەکی کرد بڵێن درۆکە، ئەوانی کردبووە شاید لەسرم، ئەڵێ بۆیە من نەمتوانی هیچ درۆیە بکەم. یەکێ لەو پرسیارانە پرسیارێکە وتی قەت درۆتان لەو زەلامە بیستووە؟ وتی تا ئەم دەقەیە درۆمان لێ نەبیستووە، تەنها ئەمە نەوێژە پێغەمبەرم، ئەمەش باوەڕی پێ ناکەی. طبعا پرسیاری ئەوەیش لە باوباپیرانی کەسی پاشا بوون، وتی نەوەڵا، وتی ئەگەر کەسێکی باوباپیرانی پاشا بوو بێتن، ئەڵێن ئەمە بۆ مەلیکایەتەکەی باوباپیری هەوڵەدا، ئێوە ئەڵێن درۆمان لێی نەبینیوە، ئێوە ئەڵێن خیانەتمان لێ نەبینیوە، ئێوە ئەڵێن وا حتا ئەخیر ئەوەی کە ئێوە ئەیڵێن ئەگەر وا بێ و ڕاست بکەن، ئەمە هەمووی سیفاتی پێغەمبەرە، هەرچی پێغەمبەریش هاتووە ئەمە سیفاتەکانی بووە. بەڵام ئیتر دەڵێ پاشای ڕۆم بەهۆی زروفی خۆیەوە، بەهۆی زروفی سیاسی ئەو کاتەوە نەیتوانی ئیمان بێنێ، هەوڵی دا بەڵام ترسا. ئیمامی عەلی ئەگەڕێتەوە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەخیترین کەس بووە، زمانی لە هەموو کەسێک ڕازگۆتر بووە، طەبیعەتی خۆشترین طەبیعەت بووە، زۆر بەڕێز بووە، کاتێک کەسێک هاوڕێتی بکردایە زۆر ڕێزی لێ ئەگرت، هەر کەسێک یەکەم جا بیبینایە لێ ئەترسا، ئەمەنە هەیبەتی بوو، بەس کە ئەبوو بە ڕەفیقی و نزیک ئەبووە لێی، ئەبوو بە خۆشەویستترین کەس لە دڵیا. لە ئەخیرە ئەفەرمێ وەڵڵاهی لە ژیانما هیچ کەسێکم نەبینێ وەک ئەو، نە لە کاتی ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم، نە لە پاش ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. میسوەری کوڕی مەخرەمە ئەیگەڕێتەوە کە خوارزای ئەبوو جەهل بوو، ئەڵێ بەر لە ئیسلامەتی پرسیارم لە ئەبوو جەهل کرد، لە خاڵۆم کرد، وتم خاڵۆ ئەم محەممەدە درۆکە، یعنی ئێوە باوەڕتان بە محەممەد نییە کە درۆزنە یا چییە مەوزوعەکە؟ ئەڵێ وتی وەڵی کوڕە شرینەکەم، خوارزا شرینەکەم، ڕاستیەکەی ئێمە لەگەڵ عەشرەت و تیرەی ماڵی محەممەدا کێمشە هەبوو لە بەینمانە، لەگەڵ بەنو هاشمە، لە هەر شتێکا منافەسەمانیان بکردایە ئێمەش منافەسەیانمانە کرد، تا گەیشتە ئەم مەوزوعە کە ئەوان وتیان پێغەمبەرمان تیا دروست بووە، ئێمەش ناکرێ بڵێن ئێمەش پێغەمبەرمان تیا دروست بووە، بۆیە ئێمەش وتمان باوەڕی پێ ناکەین، هەتا سەر ئێسقان باوەڕی پێ ناکەین. یعنی ئەبوو جەهل خۆ ئەیزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕاستەکە، بەس مەسەلەی نەخۆی عەشرەتایەتی نەیەڵا باوەڕ بە پێغەمبەر بکا صلی الله علیه وسلم. چۆن ئێسانێ کەس ئەڵێ وەڵام مادام محەممەد عەرەبە من باوەڕی پێ ناکەم، خۆ ناڵێ محەممەد درۆکە، نەعوذ بالله، ئەڵێ مادام عەرەبە باوەڕی پێ ناکەم. يعني مەسەلەکە شترە، مەوزوعەکە ڕازگۆیی پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم. کابرایەک ڕۆژێکیان هاتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، غەریب بوو، هات حوشترەکەی بەستەوە و
هاتە ژوورەوە وتی کامە محەممەدە وتیان ئەو سوور و سپێتانێ پێغەمبەر صلی الله علیه وسلم دانیشت بوو هات نزیک بوویەوە وتی تۆ محەممەدی کوڕی عەبدولموطەلیبی وتی بەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم کابرا وتی ئەی محەممەد من پرسیارت لێ یەکەم پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی منیش وەڵام تەدەمەوە فەرمووی ئەی محەممەد پرسیارەکانم تۆزێ توندە لێم قبوڵی بکە عاجز مەبە لێم پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی هەرچیارە دڵتا بیکە وتی ئەی محەممەد پرسیارت لێ ئەەکەم و داوات لێ ئەەکەم بەو پەروەردگارەی کە ئەرز و ئاسمانەکانی دروست کردووە و ئەوانەی پێشی خۆمانی دروست کردووە تۆ خوا ناردووتی یعنی بەڕاستی تۆ خوا ناردووتی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی اللهم نعم خوا شایەت بێ کە خوا منی ناردووە وتی دەی داوات لێ ئەەکەم بەو خودایە کە ئەو ئەمری پێت کردووە ئێمە 5 فەرز نوێژ بکەین لە شەو ڕۆژێکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بەڵێ بەو خودایە ئەو ئەمری پێ کردو وتی دەی داوات لێ ئەەکەم بەو خودایە مانگی ڕەمەزان خوا وتوێتی ئێمە تیایە ڕۆژ و بگرین پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بەڵێ خوا وتوێتی خوا ئەمری پێ کردوم کە ڕۆژووی تیا بگرین ئەمجا کابرا وتی دەی بەو خوایە داوات لێ ئەەکەم ئەو پێی وتووی کە دەوڵەمەنەکانمان زەکات دەرکەن و بیدەن بە هەژار و فەقیرەکانمان پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بەڵێ اللهم نعم کابرا وتی دەی مادام تۆ ئاوا شایەتیت دا ئەوە من ئیمانم پێهێنای باوەڕم پێ کردی بە ڕازگۆت ئەزانم و ئەبم بە نوێنەری تۆ بەلای قەومەکەم و من ضیمامی کوڕی ثەعلەبەم لە عەشیرەتی بەنی سەعدی بەنی بەکر برا خۆشەویستەکانم بەڵگەی ڕاستگۆیی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆرە لە قورئان و لە حەدیث و لە سیرە و لە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڵام ئەوەنەی کە عەرزم کردن وا ئەزانم بەس بێ داواکەین لە خوای پەروەردگار بخاتە ناوە جوانەکانی خۆی ئێمەش ڕاستگۆ بین شوێنی ئەو ڕاستگۆیە بکەوین یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی یا ڕەبی خوایە بەزەیت پێمانە بێتەوە یا ڕەبی خوایە لە بەڵاو مصیبەت بە دوورمان بگری یا ڕەبی خوایە ئەم نەخۆشی و دەرد و بەڵایە لە ناومان دەرکەی یا ئیلاهە العالەمین